ئەم بازاڕە کە قەیسەرەی کۆنی خانەقینە بە کۆنترین بازاڕی شارەکە دادەنرێت و مێژووی بنیاتنانی بازاڕەکەش دەگەڕێتەوە بۆ زیاتر لە سەدەیەک پێش ئێستا. بەپێی گێڕانەوەکان ساڵانی پێشوو لەم بازاڕە کاری بازرگانی کراوە و جۆرەکانی دانەوەڵەی تێدا فرۆشراوە. دواتر جوولەکەکانی نیشتەجێی خانەقین بوونە بە فرۆشیار و دوکانداری بازاڕەکە و بە پیشەی درومانەوە خەریک بوونە. بازار قدیمە و توجاری بی و دوو قەیسەریە بی لە یەقە یەکتری یەکی ئەیدیم و یەکی ئەودیم و ئەی محەلەش محەلە یەهودیە لە بەرامبەر دوکانەکەمان. من دوکانەکەم 1970 کریایەت. ئەگەر چیان بازاڕە گۆڕانکاری لە شێوەکەیدا ڕوویدا و دیمەنەکانی ڕابردووی بە کەمی پێوە بە دیار ماوە، سەودا و مامەڵە و جۆری دوکانەکانیش دیمەنێکی ترە، بەڵام بەشێکە لە مێژووی خانەقین. پێش ئێمە یەهودیەکان تیابوونە خەیات بوونە لە خەیاتەکانیش کە خەیاتی فێربوونە کە لە باگ و باپیرمان و براگەورانمان بسومانە ئێژێت ئێمە لە ئەوان فێربووینە خەیاتی باش. خەمیز دوور تیا بووە، پەنتۆن دوور تیا بووە، کەلپەل کوردی دوور تیا بووە و عەشایرە هات ناو خانەکان حیواناتە هاتن بارگەنم و گوێ و ئەیانە هاوردنە خستنە ناو خانەکە. لەی ئەسنا ئەو لە ئەیە بەزاز گشت یەهودی بین، بەزازەکان یەهودی بین ئەیە قەدیمە. ئەو لای ئەیە هەم قاتەڕی بازار بی نانەوا لە ناوی سەوەت دانش شەوەتەکە دانا نانەوا واقع نانەفرۆشتن. گۆڕانکاری ئابوووریەکان و پێشکەوتنەکان هێندەی تر کاریگەری لەسەر پشتگوێ خستنی ئەم بازاڕە دروست کردووە. جیا لە چۆڵبوون و کەمبوونەوەی مامەڵە تێیدا هەروەها ڕوبەڕووی داڕوخانیش بووەتەوە. ئەوە سەبر بەرە و تەوابوونەش یعنی چکە ئەوە زۆربەی دوکانێک کابینی داخراوە یعنی لەبەرەوە تیجا لەبەر ئەو گۆڕانکارێکە لە ناو ئەی کۆمەڵە ڕوویدا سەبر بەرەو تیجاه بەرەو مۆڵاتەچێ و دوایش لە دەوروبەر خانەقین گشتی بۆتە دوکان. خەڵک یعنی گوندەکان نایدە ناو شارەکە سەب و وەزع ئابووری خەڵکەش گۆڕیا. شوێنە دێرینەکان پڕن لە حیکایەتی مێژووی. ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە ڕێگری لە ناوچوونیان بکات، چونکە تێکدان و وێرانبوونی ئەو جێگەیانە دەچێتە چوارچەوەی زیان گەیاندن بە کەلتور و شارستانێت و دوجار سڕینەوەی مێژوو. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقی.